باش من هێشتا میوانەکە ئەمریکام لەگەڵایە زەردەش بابان شرۆڤەکاری حکوومەتی فیدرالی ئەمریکا و مامۆستای زانستە سیاسیەکان و پەیوەندی نێودەوڵەتیەکانیشە. بەڵام میوانێکی تریشم هەیە ئێستا هەمان پرس مەسەلەی ئیسرائیل، ئێران، حیزب الله، چوزانم حەماس، بریکە هەموو ئەمانە تاوتوێکەین و مامۆستا عەلی کەریمی چالاک و شرۆڤەکاری سیاسی دێتە ناو گفتوگۆکەوە. مامۆستا بەخێر بێت. زۆر سپاس، مەمنونم. لطفت هەیە. من ئەمێ خوێنەوەیەکم بۆ بکەی مامۆستا لەسەر ئەوەی کە ئیسرائیل ئەتوانێت لە ناو دڵی ئێران لە تاران لەو میوانخانەیەی کە مەفروزە کەسایەتیە گرنگ و با بڵێین ئەوانەی کە بەشداریان کرد لە سوێند خواردنی سەرۆکۆماری نوێی ئێران لەوێ بە ئامان جێگیرێ. قسەکە ئەوەی ئەمڕۆ سوپای پاسداران خۆی ئەڵێ بە ئامانجگرتنەکە نزیک بووە لە ڕێی با بڵێن موشکی کورتمەودا بووە، یعنی ئەمە بۆ ئێران بەواتای چیەت مامۆسانی تۆ بۆم شیکەرەوە بزانم یعنی چی ئەمە؟ زۆر سپاس بۆ ئەو دەرفەتە. ئەوەی ڕاستی بێ کاگرانج ئەوە سێ ڕۆژە مۆزوعەکە ڕووی داوە. شرۆڤەکاری هەمووی جیهان و هەمووی کاناڵە میدیاکانی گەورەی جیهان لە ئەوانەی ئەمریکاوە، لەوانەی بریتانیاوە، لە بیبیسیەوە، لە سیێنێنەوە، لە زۆریانەوە بەڕاستی نەیانتوانیەوە شرۆڤەیەکی تایبەت بۆ ئەو مۆزوعی بکەن. حەقیقەتێک ئەوەیە کە دەبێت لێرەی دابنین، ئەویش ئەوەیە گەورە تۆریستێکی وەکو ئیسماعیل هەنیە کە ماوەی چەندین ساڵە لە قەتەرە دێ و دەچێت، لە جیاتی ژنێکی سێ ژنیشی هەیە لەوێت، زۆر ئاشکرایە. بۆچی نەکوژراوە؟ بۆچی ئیسرائیل خۆ بەڵام بە وەختێک لە ڕۆژێکی وەکەوەی کە سەرۆکۆماری ئێرانێ دیاری دەکرێت، سەرۆکۆماری دەورینەوە ئاغای مەسعودی پزیشکپور، ئەو داوەتە گەورە کراوە ئەوانە دێ بۆچی لەوێ دەکوژرێت؟ حقیقەت ئەوەیە کە من نامەوێت بچمەوە ناو تۆری موامرە و ئاوانە، بەڵام ڕاستیەکمان هەیە لە ڕابطەیەکی 45 ساڵەی نێوانی ئیسرائیل و ئەمریکایە. کۆمەڵانی خەڵک بە زاهیر پێیان وایە کە ئەمریکا و ئیسرائیل شەیتانی گەورن لە زمانی خومینی و خامنەیەوە و ئەوانە دەبێت نابود بن لەسەر خەریتەی جیهانی. ئەوەیە کە میلەت بە ڕەواڵەت دەیزانێ. بەڵام من ئەوە بیر ناکەمەوە. ئەم پێم وابێت لەو مەسەلەیەدا چەندین سناریۆ هەیە کە دەتوانی پیاو شرۆڤەی بکات، دەتوانی هەڵی سنجێنێ. ئەویش ئەوەیە کە جارێت تا ئێستا کشی لەگەڵ بێت، جەنابێت ئێستا کوتەوە بۆمبێکی 7 کیلۆویشتی ئاوە بووە، تا ئێستاش یەک کوتی جارێ لە پێشدا سوپای پاسداران کوتی لە وڵاتێکی جیرانەوە موشەکاتۆ، لەو ئەوی دیکە کوتی نەخێناوڵە لە ناو تارانەوە موشەکاتۆ. دوێنێ پێرێ دووبارە ئەو ئاژانسە گەورەکانی ئەمریکایە ڕۆژنامە نووسەکان کوتیان نەخێر ئەوە لە خودی تارانەوە لە ناو بیناکەی ئەوە جاری پێشووکە هاتووە قەرار بۆ لە ژوورەکەی کە ئیسراحەتێ دەکا بۆمبێکیان داناوە، بۆمبێکی سەعاتی کە ئەو بۆمبە لە دوورەوە بە کۆنتترۆل کۆنەکە. یعنی تا ئێستا سوپای پاسداران سێ دانە بەیانی ڕسمی داوە کە لە هەر سێک بەیانەکەدا تەناقوزیان هەیە لەگەڵ یەکتری. ئەمە بە معنای چیت؟ ئەو بە معنای ئەوە دیە کە شتەکە بۆ خۆیان کردویانە. چۆن؟ شتەکە بۆ خۆ کراوە. شتەکە ئەوەیە کە ئەمن لەگەر ئێستا ئاوە بە سەراحەت بڵێن، ڕەگە بینەران بڵێن کاکەوە کابرای ئێستاشت لەسەر خەتی ساڵانی 56 و پێی وایە سیاست موامرەیە. بەڵام حقیقەت ئەوەیە کە ئیسرائیل و ئەمریکا و ئێران لە مێش ساڵە دیلکەی یەکتری دەدەن، ئەوە دەکەن بەڵام یەکتری ناڕوخێنن. هەرچیان بۆ یەکتر لازم و مەلزومن، هەرچ سێلا بۆ یەکتر لا پێویستیانە. ئێوە کاکە ساڵانی هەشتاوە بی خۆتان بێنەوە کە لە جەنگەی شەڕی ئێران و عێراقێدا ئێران کەوتە سەر ئەژنۆ، ئێران کەوتە سەرەوەی کە شەڕەکە بە تەواوی بدۆڕێنێت. چێ فریای کەوت؟ ئیسرائیل فریای کەوت. ئیسرائیل چەک و تەقەمەنی بۆ نار. ئەوەی ئێستاش کە ئاغا ئیسماعیل هەنیە مردووە، ئەمن هەمووی دەتوانم لە سدەیان سناریۆ بۆ دروستکەم. ئایا ئیسماعیل لەسەر شەڕی غەزە و شەڕی ئەوەدا ئیسرائیل پەیوانە بوو کە دی زیادە لە حەد دەڕوا؟ ئایا پەیوانە بوو کە دەبێت بڕوات؟ ئایا ئێران کۆمەجی نەکردی ئیسرائیلە؟ ئایا خودی سوپای پاسداران سیخڕ و گەورە بە کرێژیراوی ئیسرائیلی تێدا نییە؟ ئەمن لەوانەدا هەموو گومانم هەیە
و پێم وابێ هەمووی ئەوانە دەتوانێت لەسەر تاقەدا بندرێ ڕیز بکرێت و لە ئاخرەکەیدا نەتیجەیەکی دەبگرین بەڵام حقیقەت ئەوەیە کە لە سیاسەتی ئاوا خۆفناک و ئاوا ترسێنەر و ئاوا شاراوە ئێمە ناتوانین هیچ محەلیلێکیز نە تایمز نە نازانم چی نە BBC نە CNN ناتوانن ئەو شرۆڤەکارانە چونکە شرۆڤە چییە کاک زڕنجان شرۆڤە ئەو ڕۆکانە بە زانیاری دەکرێت ئەگە تو ئێستا کوونە سرتەیەک بەگوێی مندا بکەی بڵێ کاکە شێشەکە ئەوە بوو ئەم دەتوانم شرۆڤەی بکەم و هەموو خەڵک سەپڕی لەدا بڵێ ئافرەم عەلی شرۆڤەکانە زۆر باش بوو بەڵام ئەگە من زانیاریم نەبێت هیچ شرۆڤەیەک ناکەم باشە من لەسەر ئەساسی هەنێ پێدرا و ڕاستیەکەی هەنێ معتایات کە هەبوون قسەی لەبارەوەکەی مامۆسا بۆ نمونە تۆ لەگەڵ ئەو ڕعایی کە پێدەچێ ئێران خۆی ئەم کارەی ویست بێ و دەستی تێدا هەبێ بەڵام ئیسماعیل هەنیە کەس یەکەمی با بڵێن حەماسە حەماسیش هێزێکی گرنگ و کاریگەری نێو بەناوبەری مقاومەیە ئێرانیش بەڕاستی سیاسەتێک شتێک بێوێ بە ڕێگاکانی دیکە بیسەپێنێ و لە ڕێگەی بەری مقاومەیە کە خەریکە ئەی سەپێنێت چ خێرە ئێوێ ئاوازیانێکی گەورە لە بەری مقاومە بە لە کاتێکە پێویستی بە بەری مقاومەیە چێ دڵە بەری مقاومە زۆر ساڵ و پاکە چێ دەڵێ کە ئەو ئەمەلیاتە هەمووی بەدەستی سیخوڕەکانی ئیسرائیل لە ناو تاران نەکراوە حقیقەتێکەیە کە ئەمە دەبێت بەڕاستی بە ئاشکرا بیڵم ئەویش ئەوەیە کە شەڕی غەزە بۆ خۆی هەموو گومانی لەسرە هەر شەڕی گەورە زۆر گومانی لەسرە شەڕی غەزە ئەمن دووری نابینم کە ئیسرائیل بۆ خۆی دەستی تێدا بێت ئەمە دووری نابینم کە ئیسرائیل بیهەوێت بە هەر موامرەیەک بە هەر شتێک بیهەوێت لێگلای کاتەوە لە خۆی لە کۆڵە و کێشەیە کاتەوە کە دەیان ساڵە مەسلەی فلستین و هەر لە نەرویجەوە هەر لە ئەو لە ئەوکو هەموو گفتەگویانەوە سێ چوار دانە سەرۆک وەزیرانی گەورەی ئیسرائیل لە تێدا چوون و ڕۆیشتنەوەانە بۆ وابیر نەکەینەوە کە دەی هەوێت کارێ بکاکە بەلایەکی دابخوا و فلستین لە کۆڵ خۆی کاتەوە حقیقەتێکەیە کە دەبێت بیزانن ئەویش ئەوەیە ئیسرائیلی وجودی فلستین قبول ناکە تا ئێستاژ نەیکردووە ئەو هەموو لێدوانەکانی واشنگتۆن لە زمانی کلینتن زمانی لە نەرویج فێکاتنەکانیان کوڕە خەڵات بردنەکانیان ئی هەردووک سەرکردەی جوولەکەش و ئی عەرەبیش هیچی لێشین نەبوو بۆ لێشین نابێ چونکە حقیقەتێکەیە وەک چۆن ئێمە لە ناوچەی خۆمان تا ئێستاش نە شیعە نە عەجەم نە عەرەب نە تورک ئێمەی قبوڵ نەکردووە بۆ قبوڵیشمان ناکا یعنی وای لێ هاتووە کە ئاوا دەبێت یەکلا بێتەوە یا بە زۆری هێزە یا ئەوەی کە بەڕاستی لایەک لە ناو دەچن بەڵام حقیقەتێکەوە هیچ لامان لە ناو ناچین بۆی کە ئێمە نەتەوەیەکین لە ناوچەکەدا لە ناو ناچوین تا ئێستا کوونیە ئەمن مەسلەی ئیسماعیلە نییە کە دوێنێ و پێرە لە مەجلیسێکی ئاوادا بەڵام دەبوو ئێران بیر لەوە بکاتەوە کە هەرگیز نەچێتە ژێرباڵی ئەو موامرەی کە من تا ئێستاش نازانم بە ڕێڕادی وڵم چۆتێنە بەڵام تۆ میوانت بان کردو بۆ کارستاتێ بۆ بەرنامەیەکی ئاوا گەورە کە ڕێی جمهورەکە دیاری دەکەی ئەوە ئەسەن عیبە لەباری حیسیەتیەوە بۆ ئێرانە زۆر عیبە کە دەبوو ئەوە بیری لەوە بکەنەوە کە کاکە ئەو ڕۆژە لە تارانێ بۆوان عیبە سپێنێ میوان هەر ناوێرە بشتێت جا بزانین ماوەسە زەردەشداری لە وەڵامدانەوەکە ئیسرائیلا کرد ئەم جارە هەڕەشەی واکە کە هەم خۆی هەم گروپەکانی نێوبەرەی مقاومە لە هەر چوار بەڵێ هەمویان بێکەوە هێرشەکەکەن ئەمە ئاماژا بێ بۆ ئەوی ڕاستیەکەی وەڵامەکەی ئەم جارە کاریگەرە بێ یان نەخێر پێ ناچێ بەو شێوەیە ئێمە تا ئێستا کوونی خوارد لەو سوار ساڵی لە هەرەوەی کە سەفارەتی سووریاوە و قونسوڵخانەکە و ئەوانەمان زۆر بیستە و شەڕەشە و گوڕەشەی ئێرانیشمان بیست قاسم سلەیمانی دی لە خۆی گەورەتر نابێتی قاسم سلەیمانی ڕوح و کوولەکەی دڵی ئێرانێ بوو خوامنەی بوو گوڵە جەرگەی بوو توشتیان و هیچ شتێکی کاردانەوەی کرا هەڕەشە کرا بەڵام چ کرا پێم بڵزان ئەوەی کە کردیان دوودانە موشەشان بە ئەینەلچۆ دادا بە و معسکەری دادا ئایا ئەوە کە نایکا ئێران نایکا بێتوانایە یان ڕاستیەکەی ئەوەیە کە ئیتر ناوی ئەنین ئیدارەدانی جەنگ و منکە پێم وابێ هەماهەنگی هەیە دە بینیاندا من و ڕشتێکی خۆشم بیست خێنمەوە ینی کە بەرژەوەندیەکانی ئەمریکا لە سوئیس لە سەفارەتی سوئیسەوە ینی چونکە ئەمریکا سەفارەتی نێ لە ئێرانە بەڵام سوئیس بەرژەوەندیەکانی بەجێبەجێ دەکاتنی تقریبا نیابەتێک وەکو وەکالەتێک سوئیس لە جیاتی ئەمریکا دێکا
ئەو ڕۆم بیستم کە یەکێک لە کاربەدەستانی گەورەی وەزارەتی دەرەوەی زمانی زووی کە سەر بە بەیتی ڕەحبەریە سەر بە خامنەیە نامەیەکی نووسیوە بۆ سەفارەتی سوئیس کە پێی دەڵێ تۆ تکایە ئاگاداریان بکە ئێمە لەبەر حیسێتی خۆمان و عینی زمانی قاسم سلێمانی لەبەر حیسێتی خۆمان و خۆراکی ناوماڵ و لەبەر ئەوەی کە کۆمەڵانی خەڵک ڕێمان ڕازی بن و ئەوانە مەجبورین شتێک بکەین ئێمە کۆمەڵێک موشەکی پێدا دەدەین بەڵام دڵنیاتان دەکەین نایانی زەرەرەکەی زۆر ئەمە بۆ ئەم جارە ژوایە بەڵێ ئەوە ڕۆکانە خوێندومەتەوە دەڵێت دڵنیایان بکەن کە ئێمە ئەوەندەی ناکەین کە زەرێکی زۆر بە تەلاویڤ یا بە ئیسرائیل بگە ئەمە دەگەڕێتەوە سەر ئەو بەحسەی کە پێشتر کردم ئەویش ئەوەیە کە ئەم سێ چوار وڵاتە لە ناوچەکەدا و بەتایبەت دوای 1970 کە شار ڕۆیشتووە بۆچی ئاوە بە ئاسانی ڕۆیشت بۆ ئەمریکا و ئینگلیز یارمەت فەڕەنسا یارمەتی وایان کرد کە خومێنی بێتە سەرکار هەمووی ئەوانە جێگای پرسیار و گومانن ئێمە دەبێت بێنین لێ بکۆڵینەوە ئایا بەڕاستی ساڵی هەفتاکان کە شا لە ئەو پەڕی قودرەت و دەسەڵاتی خۆیدا بوو لە پێشکەوتوی وڵاتدا بوو وڵاتی بەرەو پیشە سازی دەبرد و چی دەیکوت بە خۆی دەکوت ژان دەرم و پاسەوانی خەلیج کەندا و ئایا ئاوە بە ئاسانی بە دووسێدانە مزاهرە و تەزاورات توشتیوە ئایا دەڕۆی خۆمە زۆر تەجربەمانەیە زۆر وڵاتان مزاهرە بوو هەر قودی فەڕەنسا لە زمانی دۆگۆل بزانە چیان کرد فەڕەنسا لە پەنجاکاتدا بۆ هەمووی خامۆش بوو ینی وڵاتێکی دموکراسی وەکو فەڕەنسەش مزاهرە نەیڕووخان بۆیە من پێم وابێ کە غەرب گەیشت غەرب بە ئیسرائیلیشەوە گەیشت بۆ قەنەعەتەی کەیتر شا ناتوانێت بەرژەوەندیەکانی غەرب دەستەبەر بکە بۆیە لێی دڕدۆنگ بوون لێ ئەوە بوون کە دەبێت لاچێت ئەوان خەتەرێکی گەورەیان دەدیت بە ناوی کۆمۆنیستی شوڕەوی یعنی شوڕەوی لە سەری ڕاکە وڵاتێکی کۆمۆنیستی بوو ساڵانی هەفتا و پێشتریش هەمیشە و دایم شالی ترساوە هەمیشە و دایم ئەمریکا لی ترساوە هەمیشە و دایم پێی وابووکە ئێران مرکزێکە کە ئەو دەتوانێت لە ئێرانەوە وەک چۆن لە حربی عالەمی دووەمدا ئێرانیان داگیر کرد ئینگلیس و ئەمریکا و فەڕەنسا هاتن ئێرانیان داگیر کرد بە بیانیەوەیەوە کە ئەوە ڕووس دەڕوخێ شوڕەوی دەڕوخێ سۆڤێت دەڕوخێ دەبێت هاوکاری بنێرین بۆ سۆڤێت و لە ڕێگای ئێرانەوە لە کەنداوەوە دەتوانین بگەینە رووسیەی ئەمە هاتن ئەو بیانۆ و رووسیان ڕزگار کرد لە جەنگی جیهانی دووەمدا لە شەڕی عالەمی دووەمدا ئەمن حقیقەت پێم وابێ کە ئەم جارە ئەوان هاتن لە ساڵی 79 پێیان وابوو کە کۆمۆنیزم لە شوڕەوی زۆر گەورە بۆتەوە زۆر گەورە و ڕەنگە ئێران بخوا ئێران خواردن بۆوان مەحاڵە ئێران خواردن بۆمە دەی چ بکەن چ نەکەن گەڕان ئاخرەکەی کۆلکەمەلایەکیان لەو نەجەف و کەربەلایی دیتەوە کە ساڵی 1960ەکان بە ئێرانی دەبێتە 1342 هەر دەبێتە 62 هاتن دیتیانەوە کە تەبعید کراوە کاتی خۆی ڕاگوازراوە بۆ نەجەف و کەربەلا هێنایان و لە ماوەی زیاد کەمتر لە 4 مانگاندا خومێنیەکی مەلایەکی مردووی فەقیری بەدبەختی لەو کەربەلا و نەجەفەی کەوتووە هاتن کردیان بە موشتەهیدی شیعەکان هاتن کردیان بە ڕاهبەری ڕۆحی شیعەی هەموو دنیاە و شایان پێڕووخان و ئەو جارەکانە خومێنی کەوتە ئەوەی کە وەرن کاکە با لە چلوپێنی لەسەر مێزێکی ئاوە بە جوانی دانیشن ئەو برادەرش کە ئەسەن بڕوای بە ئەوە نییە کە ئەمریکا شەفافە و نازام چی ناوی چ بوو بەرحاڵ ئەمە دابین لەسەر و مێزە دابنیشین لە 45ەوە لە 1970 ئێران چی بۆ ئەمریکا کردو چەندی پاراستۆ چۆن بەرژەوەندیەکانی لە پوڵ لە پارە لە ئەکۆنۆمی لە سەرمایە چەندی بۆ پاراستۆ و بێنیم زانی زەرەرەکانی چی بووە قازانجەکانی چی بووە کاکە زەرەر و قازانجی هاتنی ڕژیمی ئێرانێ بۆ ئیسرائیل و ئەمریکایە هەر ناگونجێ ئەمن لە بیرمە لە ساڵانی 1960 تەواوی دنیا ئیسرائیلی بەردەباران دەکرد تەواوی دنیا دەیکوت فەلستین تەواوی دنیا تۆ بزانە لەو دەمێەوە لە ساڵی 1970 فەلستین چی بەسەرات چی هاوار بۆ فلستین دەکات چۆنی لە هاتووە ئەمە زۆرم پێ ناخۆشە زۆر بەداخەوە ئێستا
بە تێگەشتنی ئێوە بێ ئێران هەرچیەکەکە بۆ ئەوەیە خزمەت بە بەرژەوەندی ئێران ئێستا فراوانبوونی جەنگ بەرژەوەندی ئیسرائیلی تایە یان خاوبوونەوەی جەنگ کامیان بە کورتی دەگاتە سەر ئەوەی کە بە دڵنیایی جەنگ نابێت بە دڵنیایی ئەم پێمانە جەنگ بێت چونکە جەنگ لە قازانجی دانیا ئەمریکا خۆی تووشی جەنگ کرد لە ئەفغانستان ئەمریکا خۆی تووشی جەنگ کرد لە عێراقی خۆمان بۆیە ئەمن پێم وابێت تا ئەو جێگای بۆیان بکرێت لە جەنگ لا دەدەن بەڵام بەبێ جەنگ دەستکەوتەکانیان دەوێت بەبێ جەنگ دەستکەوتەکانیان دەوێت بۆیە من پێم وابێت کە ئەوە ڕەنگە دوسێ ڕۆژ هەڕەشە و مەڕەشە ببێت بەڵام هیچ زەرێکی ئەو تۆ ڕەنگەت بینایەک بڕوخە یا شتێک بڕوخێ بەڵام زەرێکی ئەو تۆی گیانی بە ئیسرائیل نادەن و ئیسرائیل و ئەمریکا بە درێژایی ئەو 45 ساڵی بەرژەوەندەکانی ئەمریکایان پاراستۆ چ لە چەک و تفاق و لە شەڕی عێراق و ئێراندا کە بە تایبەت لە ساڵی 1970 ئێران هاتوو ڕوخان ئێران هاتوو سەرەوەی کە دیتر شەڕەکە بدۆڕێنێ تدا ئاخرەکە داوایان لێ کرد کە وەک خۆی بێتەوە بۆ ئەم پێم وابێت کە ئەمە تەواو دەبێت و ئیسماعیل هەنیەش لەبی دەچێتەوە بەڵام ئەمە لێرە دەبێت شتێک بڵم بە جالیەی کوردی بە ڕووناکبیری کوردی کە کاتێک کە ئێمە ئیفرینمان لێ قەومە کاتێک ئێمە سەریکانیمان لێ قەومە کاتێک ئێمە هەڵەبجەمان لێ قەومە کاتێک ئێمە ئەنفالمان لێ قەومە ئەو سەرکردانەی فلستین و بە تایبەت ئیسماعیل هەنیە یەک زوشتیان لە زایناتە دەرێ و تەنانەت تووشی دەمەقاڵەیەکی زۆر ناخۆش بوون لەگەڵ بە ڕێز مامجەلالی و لەوێ مامجەلال جوابی دایەوە کاتێک کە پیرۆزبایی ئیفرینی لە تورکەکان دەکرد لە ئیخوانەکان دەکرد ئەمڕۆکانە بەداخەوە ئەم جەماعەتە لە کوردستان ئەو لە چۆ کوژراوە و ئەو لە چۆ ئێسقان و خێنی تێکەڵاو بووە ئێمە لێرە لە کوردستان لە هەولێرە نوێژی مەیتی بۆ دەکەین و نوێژی جمعی بۆ دەکەین ئەمە بۆ ئێمە زۆر عیبە و ئێمە نابێت لەبیرمان بچێتەوە نوخبەکانی ئیسلامی سیاسی ئێمە دەچن لەسەر قەبران لە قەتەر دەستە و نەزەر بۆی ڕادەوەستن ئەم لەوەیدا ڕخنەیەکی توندم هەیە لەو برادرانەی کە بەداخەوە پێم وابوو بە جەماعەتیشان زۆر پێشکەوتون زۆر باش بیر دەکەنەوە بەڵام لەباری نەتەوەیەوە لە سەریان دەکەوێت کە ئەوان قسە تەعزیە تاریف و تەمجیدی ترۆریستێکی گەورەی جیهانی بکەن کە ئەو تۆرۆریستە بە درێژایی مێژوو ڕقی لە کورد بووە عەرەبێکی تەواو بووە عەرەبێکی نەتەوە پەرست بووە بەڵام هەرگیز باسی ئەوە نابێ بکرێت کە ئەوە ئیسلامە و ئەوە نازام چێ ئیسلام بەخۆی بە جێگای خۆی ئەگە ئەوە ئیسلامێکی واقعی بایە ئەو ڕۆکان دەهات بێلایەنە وەکو ئیسلامێک ئەو لاشی محکوم دەکرد ئەو لاشی محکوم دەکرد بەڵام ئیسماعیل هەنیە ترۆریستێکی گەورەی مێژوویە. عەلی کەریمی چالاک و شرۆڤەکاری سیاسی سپاس دەکەم. باز بۆ ئێوەش.